لێکێک لە یاریەکانی هەفتەی سێزدەی خولیەستێرەکانی عێراق دیالا لە شاری بەغداد و لەسەر یاریگای شەعب پێشوازی لە زاخۆ کرد. نیوە یەکەم ئاستی هەردوو تیب لێکۆ نزیک بوو. گۆڵ تۆمارکردن کەوتە خولەکی 38. ئەمجەد عەتوان تۆپێکی بەرز کردەوە و محەممەد عەلی عەبود بەسەر گۆڵی یەکەمی بۆ زاخۆ تۆمار کرد. نیوە یەکەم بەم تاکە گۆڵە و بە سوودی زاخۆ کۆتایی هات. نیوەی دووەم جارێکی دیکە کوڕانی خابوور بە بەهێزی گەڕانەوە بۆ نێو یاریگا و دوای تێپەڕبوونی سێ خولەک بە ئەسیستی گۆستاڤۆ هینریک ناسر محەممەدۆ یەمەنی ئەنجامەکەی بۆ زاخۆ دوو هێندە لێ کرد. لە خولەکی 58 ئەم جارە بە پێچەوانەوە ناسر محەممەدۆ ئەسیستی کرد و گۆستاڤۆ هینریک گۆڵی سێمیشی بۆ زاخۆ تۆمار کرد. لە خولەکی 91 گۆستاڤۆ هینریک گۆڵی دووەمی خۆی و چوارەمی زاخۆی لە یاریەکە تۆمار کرد دوای ئەوەی تۆپێکی لا یوسف ڕایدۆ پێگەیشت. لە خولەکی 96 ئەنەس مالیک گۆڵێکی بۆ دیالە تۆمار کرد، بەڵام ئەم گۆڵە خزمەتی تیپەکەی نەکرد و زاخۆ بە 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە یاریەکە براوە بوو. بەم سەرکەوتنە زاخۆ بە کۆکردنەوەی 25 خاڵ بە کاتی هاتە خانەی دووەمی ڕیزبەندی و جیاوازی خاڵەکانی لەگەڵ قۆت زەویەی پێشەنگ کردە تەنها 2 خاڵ. هەرچی دیالەشە هەر لە قەیرانی ئەنجامە خراپەکانە و بە 4 خاڵ لە خانەی پێش کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێم.